إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خوشكو برا برێزەکانم، مرۆڤ لە سروشتی خۆیان کۆمەڵایەتیە و هەمیشە پێویستی بە سەرمەشقە. هەمیشە ئینسان پێویستی بە سەرمەشقێکی ڕاستەقینەیە لە ژیانیا. ئەم پێویستیەیش تەنها لایەنێکی لاوەکی نییە، بەڵکو وەکو عەرەب ئەڵێن زەرورەتێکی حەتمیە، یعنی پێویستیەکی حەتمیە. ئەبێ ئینسان قودوەی هەبێ، ئەبێ سەرمەشقی هەبێ. لەبەر ئەم خاڵانە یەکەم، ئینسان حەزەکات دائیمەن نمونەیەکی لەبەردەسا بێ، نمونەیەکی کردداری. تەنها ئەوە نەبێ کە یەکێ پێی بڵێ ئەمە بکە، ئەوە بکە، ئەمە مەکە، ئەوە مەکە. حەزەکا بە چاوی خۆی وەکو کردداری، وەکو قودوەیەکی عەمەلی بیبێنێ، لەوە زیاتر فێرە بێ. هەر کاتێ قودوە هەبێ، یعنی کەسی سەرمەشق هەبێ، ئینسان حائیر نامێنێ، یعنی سەرگەردان نابێ بۆ جێبەجێکردنی ڕەوشتە جوانەکان، بەڵکو وەکو نمونەیەکی زیندوو لە بەردەم خۆیان ئەیبینێ و ئەڵێ خەڵکانێک وەکو من کردیانە، توانیانە ئەوە جێبەجێ بکەن، ئەمیش حەزەکا وەکو ئەوان جێبەجێ بکە. بە قودوە خۆشەویستەکانم، بەها باڵەکان جێگیر ئەبێ لە ناخی دەرونی ئینسانە. ڕاستگۆیی، دەستپاکی، ئارامگری، ئەمانە ئەبن بە ڕەوشتێکی کردداری، نەک تەنها دروشم. هەموو کەس دەتوانێت وەکو دروشم ئەم بەها باڵایانە هەڵگرێ و بەرزی کاتەوە، بەڵام کە بتەوێت تەطبیقیکەی، ئەمە قورسە، زۆر ئەمە قورسە. بۆیە ئینسان ئەگەر قودوەیەکی بینی لە بەردەمیا، ئەمانەی لە خۆیان تەطبیق کردبوو، زۆرتر لە ناخیات جێگیر ئەبێ. ئینسان بە طەبیعەتی خۆی حەزی لە بەرکەوتن و لاسایکردنەوەیە. ئەگەر بێت و سەرمەشقێکی باشی دەست نەکەوێ، پەنا ئەباتە بەر سەرمەشقی خراپ. طبیعەت ئینسانەکان وایە. بۆیە دوژمنان زۆر جار ئەدەن لە قودواتەکان. یەکێ لە ئیشەکانیان ئەوەیە کە قودواتەکان سەرمەشقەکان لە ناو خەڵکە بشکێنن، ناشرینیان کەن، کە سەرمەشق نەما، کە گەنجان بە تایبەتی شوێنی بکەون، ئەو کاتە خەڵک پەنا ئەباتە بەر سەرمەشقی خراپ. قودوە و سەرمەشق خۆشەویستەکانم ڕێگاکان کورت دەکاتەوە. ئینسان لەو کاتەیە ئەگەر قودوە هەبێ، ئەگەر سەرمەشقی ڕاستەقینەی چاک هەبێ لەو ڕێبازەیە کە ئەوێ بیگرێتە بەر، ئەو کاتە ڕێگاکەی بۆ کورتە بێتەوە. ئیسفادە لە ئەوان ئەکا، تەجروبەی ئەوان لە خۆیان جێبەجێ ئەکا. بۆیە بە کورتی ئەتوانین بڵێین ئینسان تەنها پێویستی بەو کەسانە نییە کە پێی بڵێ ئەمە بکە و ئەمە مەکە، بەڵکو پێویستی بە کەسانێک هەیە بە عەمەلی
ئەو کردار و گفتارانەی کە بیکات یان نەیکا لە خۆیان تەطبیق بکات. لەبەرەوە وتراوە قودوە واتە سەرمەشق لە گەورەترین ئەو وەسائلانەیە ئەو ئامرازانەیە کە ئەهلی تربیە بەکاری تێرن، ئەوانەی کە خەڵک پەروەردە ئەکەن و چاکسازیەکەن. قودوە لە یەکەم وەسیلەیە لە وەسائلانیان ئەتوانم بڵێم گرنگترین وەسیلەیە لە وەسائلانەی کە بەکاری هێنن. هەر لەبەرەوە خوای پەروەردگار پێغەمبەرانی ناردووە سەڵات و سەلامی خوایان لێبێ هەموو پێغەمبەران تاوەکو پێشەوا و سەرمەشقێک بن بۆ ئومەتەکانیان و بۆ ئەوانەشی کە لە دوای ئەوان دێن. خوای تەعالی بە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە سورەتی الأنعام ئاەتی 90 ئەفەرمێ ئولائیکە دوای ئەوە باسی پێغەمبەرانەکە ئەفەرمێ ئولائیکە الذین هەدى الله فبهداه مقتده. ئەفەرمێ ئەمانن کە خوای تەعالی ڕێگای ڕاستی پێیان پیشاندا بۆیە تۆش ڕێگای و ڕێبازی ئەوان بگرە بەر و ئەوان بکە بەسەر مەشقی خۆت. ئەمە خوا بە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئیقتیدا بە پێغەمبەرەکانی تر بکە. هەر کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێتاقەت وایە نمونەی پێغەمبەرێکی هێنایەوە لە ناڕەحەتترین کاتەکانە، یعنی هیچ کاتێک لە ژیانی ئەوە ناڕەحەت نەبووە. باسی پێغەمبەر موساکە ئەفەرمێ ڕەحمەتی خوا لە موسای برام لەوەش زیاتر عەزێدرا، ئارامی گرت، ئیقتیدای بە پێغەمبەرەکانەوە ئاکرد. خەڵکی پێش هاتنی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ماوەیەکی زۆر لە نێو گومڕایی و سەرگەردانیە غەرق بوون، لە تاریکیە بوون، ڕووناکیەک نەبوو ڕووی تێ بکەن تا ئەو کاتە خوای تەعالی خۆشەویستی خۆی محەممەد المستەفای صلی الله عليه وسلم نارد وەک مەزنترین و کاملترین سەرمەشق بۆ مرۆڤایەتی حتا قیامەت. گوێ بگرن لە سورەتی ئەحزاب ئاەتی 21 خوای تەعالی چیە فەرمێ؟ ئەفەرمێ لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. براسي لقد يعني أوفري تأكيدك وجختك خوي تعالى أفرمي لمحمد المصطفى صلى الله عليه وسلم لرسول الله باشترين سرمشقان بو هيا بو أو كسانيك هوايا هي خوالي عن خوش به هوايا هي خوي تعالى لقيامتها بيان خاتمها اشتوى بو أو كسانيك باوريان بقيامتها بو أو كسانيك زور يا دي خواكن محمد المصطفى صلى الله عليه وسلم باشترين سرمشق بويا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باشترین سەرمەشق بووە لە عەقیدەیە لە عیبادەتە و لە ئەخلاقە. باشترین سەرمەشق بووە لە بیر و باوەڕە لە پەرستشە لە خۆڕەوشتە. جوانترین سەرمەشق بووە رسول الله صلی الله عليه وسلم. ئەو دینەی بە جوانی لە خۆیان تەطبیق کردووە. هەر لەبەرەوە خوای تەعالی ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم يعني بذاتي پێغەمبەر ئەفەرمێ وإنك لعلى خلق عظيم. ئەفەرمێت تۆ جوانترین و گەورەترین ڕەوشت هەیە. خوا خۆی دروستی کردووە، خوا خۆی خەڵقی کردووە تا جوانترین نمونە بێ بۆ خەڵقی بۆ مرۆڤایەتی. لە عیبادەتەکانە خۆش لە عەقیدەیە سەرەتا لە عەقیدەیە و لە بیر و باوەڕا خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو بیر و باوەڕەی هەبووە حتا سەر ئێسقان لە ناخیا جێبەجێ بووە و لە کردار و گفتاریا جێبەجێ بووە و لە پێناوی قوربانی داوە بە خۆی بە ماڵی بە هەموو کەس و کاری قوربانی داوە و تەنازولی لێ نەکردووە. هەر لەو ڕۆژەوە کە خوای تەعالی ئەم پەیامەی پێداوە حتا ئەو ڕۆژەی کە سەری ناوەتەوە ئەو عەقیدە یەک زەڕە تەنازولی لێ نەکردووە، ئەو بیر و باوەڕەی لە خۆیان تەطبیق کردووە، جێبەجێی کردووە. بیر و باوەڕەکە تەنها قسەیەک نەبووە بۆ خەڵکی بیکا و خۆی ڕێگای تەنازول بگرێتە بەر، خۆی ئەم لە ئەولای لێ بکە. نە وەڵڵاهی یەک لەحزە یەک هەرچی هەوریان لەگەڵا داوە تەنازولی پێ بکەن، هەرچی هەوریان داوە وای پێ بکەن ئەو عەقیدەی کە هەیەتی تەنها قسە بێ، تەنها گفتار بێ،
بۆ ئەوەی دوایی بە خەڵک بڵێن ئەو پێغەمبەرەکەتانە تەنها قسەی هەیە وەکو ئەمڕۆ عەقیدە ناو خەڵکا بەس قسەیە خەڵکانێکە ئیدعای عەقیدە و بیر و باوەڕەکەن بەڵام دوورترین کەسن لە عەقیدە و بیر و باوەڕەوە زۆر جار ئەوانەی کە ئیدعای عەقیدە ئەکەن یەکەم کەسن لە تەنازولکردنا لەبەر ئەوە خەڵک باوەڕ ناکە بە عەقیدەکەی ئەوان وە بە قسەکانی ئەوان ئەبینێ بۆ هەموو کار بەدەستێ ئەوان من شۆڕەکەن بۆ هەموو زاڵمێ ئەوان داردەسن زاڵم بەکاریان تێرێ بە کەیفی خۆی بەملا و بەولایە ئەم کار بەدەستەکە بە هەوا و ئارەزووی خۆی ئەوە کە بە هەوا و ئارەزووی خۆی دین ملی دیلارەکەنەوە لەبەر خاتری کار بەدەست ئەو کاتە کەس باوەڕیان پێ ناکە ئەو عەقیدەیە تەنها ئەبێتە وەکو بڵێ دميەیەک هەروەها لە عیبادەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باشترین سەرمەشق بووە خۆشەویستەکان لە عیبادەتەکانیان هیچ کەسی ئەو نەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عابد نەبووە حتى لە حەدیث هاتووە ئەفەرمێ والله مسلمانان من لە هەمووتان زیاتر تەقوا ئەکەم و لە هەمووتان زیاتر لە خوا ئەترسم و بەعەمەلی ئەصحابەکان ئەمەیان بینیوە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم شەونێژی لە هەموو خەڵک زیاتر بووە عیبادەت و طاعەت و ڕۆژوگرتنی لە هەموو خەڵک زیاتر بووە لە خواترسانی لە هەموو خەڵک زیاتر بووە پابەندبوونی بە شەریعەتەکەی خوا لە هەموو خەڵک زیاتر بووە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جاری وا هەبووە کەس ئاگای لێ نەبووە تەنها عائیشە نەبێت بۆ نمونە ئەیگەڕێتەوە فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەوێک لەلای من بوو فەرمووی عائیشە ئیجازە ئەدەی من ئەم شەو عیبادەتی خوا بکەم وتم ئەی پێغەمبەری خوا چی تۆ پێت خۆشە بفەرمە ئەفەرمێ هەر لە سەر ئێوارەوە ئەوان زوو ئەخەوتن هەر لە دوای عیشاوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی کرد بە شەونێژی ئەیگەڕێتەوە کەوا هەر ئەو شەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕکاتێکە سورەتی بەقەرەی خوێنا سورەتی ئالی عیمرانی خوێنا سورەتی نیسائی خوێنا براینە ئەمە تقریبا لای کەمەکەی 2-3 ساعتی پێدەچێت لە ڕکاتێک ئەفەرمێ ئەچووە سوژدەیە ئیتر ئەموو تەواو تر لەوانەیە ئەمە ڕوحی لەدەستدا بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ کە هەڵسام دەرەنگێک سەرم کرد پای ئێوە ئاوساوە ئەوەنە پای ئاوساوە لە سوژدەیە بەزەیم پیا هاتەوە وتم ئەی پێغەمبەری خوا تۆ خوای تەعالا لە گوناحی پاش و پێشت خۆش بووە بۆ ئاوا بە خۆت ئەکەی فەرمووی ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا خوا لە گوناحی پاش و پێشم خۆش بووە من شکری نەکەم سوپاسگوزاری نەکەم حەسیرکەن بەڕێزە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نمونەی خواپەرست بووە نمونەی خواپەرستان نەک تەنها بە زمان بەڵکو بە هەموو جەستەیەوە بە کردار و بە گفتار تەطبیقی کردووە یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڕی کە شوێنی ڕاستەقینەی پێغەمبەرەکەون صلی الله عليه وسلم یا ڕەبی خوای هیدایەتمان بدەیت دامەزراومان بکەیت یا ڕەبی خوای لەسەر دیندارێتی پاک و خاوێن بمانژێنی و بمان مرێنی یا ڕەبی خوای ڕەحم بە مردوەکانمان بکەیت شیفای نەخۆشەکانمان بدەیت ماڵ و مناڵمان ساڵح بکەیت کوردستانمان لە بەڵاو مصیبەت بە دوور بگری یا ڕەبی خوای لە زاڵم و ستەمکاران بە دوورمان بگری یا ڕەبی خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت خۆشی و هەرزانی لە وڵاتمانە بەرقەرار بکەیت ئامین ئامین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون خوش بسكانم هروها للروشتا في غمري خوا صلى الله عليه وسلم باشترين كسب ووكو عزم كردن لسورة القلم قال تعالى أفرمي وإنك لعلى خلق عظيم مزنترين وقورترين أخلاق الروش لفي غمر أبوه صلى الله عليه وسلم شاكترين قدوة ولا أخلاق للروشها حتى لحديثك همو الدين حصر كان لأخلاق للروشها أفرمي إنما بعثت لأتمم مكارم الأخلاق أفرمي من يرناو تاوك وأخلاق جواني لن يواني خلقا تواو بكم يعني أخلاق بوتا حدث في غمر صلى الله عليه وسلم بوتا أمانجي في غمر صلى الله عليه وسلم أمانجي أو برنامجي كبيغمبري خوا صلى الله عليه وسلم لسري بوا لهمو أوي في أو ثري خور روش لراس قوي لأمانة لوفاء
لرسول الله صلى الله عليه وسلم للوتكي أبو برزان للوتكي أبو للرحب لبزي لا خو بكم زانين بفيزي حمو أم صفاتنا لبيغمبر خواه صلى الله عليه وسلم للوتكي أبو نك هيبو للوتكي أبو كس يكنبو أوني أو صبري هبي كس يكنبو أوني أو بفيز بي كس يكنبو أوني أو راضي بي ببشي خواه پروردگار بويا بيغمبر خواه صلى الله عليه وسلم شايستترين كسك إما بكين بقدوي خوما من زور جار ألم من بروا وزور جار لدرسو لدروس كان شا يقصد دوباره كما حتى او رجش امرم هل او دوباره كما هيج كس يك شايستي او نيته بكي بقدوي راستقيني خود الا رسول الله النبي صلى الله عليه وسلم هيج كس يك شني او كسانه مزن بالاستفاده عن ليبكا هل يك لا يك ومزنه هيا عدالتك وداد غريكي درجيك بلام قد ما قاتك يا غمري صلى الله عليه وسلم سين باسي عدالتي عمرك باسي عدالتي هردو عمرك عمر بن عبد العزيز عمري كري خطاب بس خطبه في غمر ناقن اوان في غمر ولي عن قرتوا باسي راسقوي ابو بكر الصديق كاين بلام حرجيز وقت في غمر صلى الله عليه وسلم لا في غمر زياتر ومزن ترهبوا باسي حياه وشرمي عثمان كاين بلام لا في غمر ولي قرتوا باسي ازايتي علي كاين بلام لا في غمر ولي قرتوا باسي هر صفتك لهر صحابيك لهر اوليائك لهر بيوتشاكك بكن لا في غمر صلى الله عليه وسلم زياتر هي بويا في غمر بكن بقد وقت دانامينا ئیتر چجا ئەمانەی ئێستا چجا مەلا و زانا و بانخوازانی ئێستا کەس مەکەن بە قودوە ئیسفادەیان لێ بکەن بەس قەت مەڵێن فڵانە کەس ئەبوایە وا نەبوایە حەقت لە ئەو نەبێ ئەگەر دین ڕاست وایە فڵانەکە مەلا ئاوای نەئەکرد فڵانە کەس وانە ئەمانە هەمووی مرۆڤێکن هەر یەکو لەلایەکەوە کەم و کورتێکیان هەیە چەندێ مەزن بێت چەندێ گەورە بێت ئەمە سەرمەشقی تۆ نییە سرمشخ ڕاستەقینەکەت ڕاستە ئیسفادەی لێ ئەەکەی لە ژیانیان لە بەرنامەکانیان لە ئینەکانی ئەم ژیانە بەڵام ئەوەی کە شایستەیە کە تۆ بیکەی بە قودوەی ڕاستەقینەی خۆت لە هەموو ژیانتە رسول الله صلى الله عليه وسلم لەبەر ئەوە خوای تعالی لە سورەتی آل عمران ئاەتی 31 ئەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم ئەگەر ئێوە خواتان خۆش شەوێ ئەگەر ئێوە ڕاستەکەن خواتان خۆشە بێ شوێنی پێغەمبەر بکەون صلی الله عليه وسلم نەک تەنها خوا خۆش یعنی تۆ بە شکل هەندێک شت لە خۆتا جێبەجێ ئەەکەی بەڵام سەیرەکەی ئەخلاقە ڕاستەقینەکان لە تۆیان نییە دێیتە مزگەوت بەس دڵت هەر پیسە دێیتە مزگەوت بەڵام هەر فێڵبازی هەر غەشاشی کە پێغەمبەر فەرمێ هەر کەسێ غەشکا لە ئێمە نییە دێیتە مزگەوت لە مزگەوتەکە دەرناچی غەیبەتەکەی لما زقوتك درناچی تدرو غیبتکی سلامی نوجکت دیتو غیبتکی و جاری وایشه نزدیکترین کس اوی که خطبکت بو ادا غیبتی اوکی سبحان الله یک کس یک نابینم لناو مزقوتا بی قینی لکسکی ناو مزقوت نبی لا حول ولا قوة الا بالله الشيطان وايد يكدي الا قيل الاهلي مزقوت به لا حول ولا قوة الا بالله من الملاري لقلك اواني ما بانغدن منافسه و قین و قینکاریان هەیە لەگەڵ یەک ئەوانەی بەرنێژیەکەن قین و قینکاریان هەیە دڵیان پاک نەبووەوە بەرنێژی بۆ خوا بێ بانگدان بۆ خوا بێ وتاربوتن بۆ خوا بێ ژیانت بۆ خوا بێ نوێشکردنت بۆ خوا بێ جاری وایە لەسەر ڕیزی نوێژەکان شەڕیان زۆر پێویستە ئێمە پێغەمبەر بکەینە قودوەی خۆمان لە هەموو ئەمانە لە گەورەترین شتەکانی ژیانمان ئامادە بین لەبەر خاتری خوای پەروەردگار و دڵی مسلمانێک نەڕەنجێنی تەنازل بکەین خوای تعالی هیدایەتی هەموو لایەکمان بدات إن الله وملائكته يصلون على النبي